داعش وەکو هێزە هێرشبەرەکەی ڕابردوو نەماوە بە تایبەتی دوای لە دەستدانی چەند شار و شارۆچکەیەک لە عێراق و سووریاش هەرچەندە هێشتا مانەوەی شارەکانی مووسڵ و ڕەقا لەژێر دەستیان پایەکانی ئەو بەناودەوڵەتە ئیسلامی ڕاگرتووە بەڵام هەموو هێزەکانی دژی داعش لە ئامادەکاریدان تا کۆتایی بە دەوڵەتی ئیسلامی بێنن. The idea of destroying this Islamic state بیرۆکەی ڕوخاندنی تەواوەتی دەوڵەتی ئیسلامی لەوە دەچێت وەک دەوڵەت ئەگەری هەیە ڕووبدات بەڵام وەکو گروپ لەو باوەڕەدانیم لە ماوەیەکی کووردا ڕووبدات. سەرکەوتنە سەربازیەکانی گۆڕەپانی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داعش گرنگی خۆی هەیە بەڵام لە هەمبەر ئەوەدا پێشکەوتن نابینین لە چارەسەرکردنی گرفتە کۆمەڵایەتی و سیاسەکانی لەو ناوچانەش کە کۆنتڕۆڵ کراونەتەوە نە لە عێراق و نە لە سووریاش. داعش بەپێی سەرچاوەکانی هەوا ڕۆژانە خەرجێکی زۆر لە هەر کردەوەیکی تروریستی و ڕاگررتنی چەکدارە بیانەکان خەرجەکات لە مێژە سیاسەکانیش درکیان بەوە کردووە شەڕی داعش چەند شەڕی سەربازیە بڕینی سەرچاوەکانی داهات و کەمکردنەوەیان لە تفەنگەکانی ڕوبەڕووبوونەوە ڕۆڵی کاراترە ژێڕێت. Thanks to our wave of strikes against its oil infrastructure. سپاس بۆ شەپۆلی بردومانی فڕۆکەکان بۆ سەر بارهەڵگری نەوت و ڕێگای بە خاچاقبردنی نەوت و پەڵاوگەکان ئێستا بەرهەمی نەوتی داعش بە شێوەیەکی بەرچاو کەم بووتەوە توانیمانە ئەو سەرچاوەیە ببڕین کە داعش پارەی لێ پێدا دەکرد دۆ داهاتیان کەم کراوەتەوە کە بەو شێوەش پارەی کرێی چەکدارەکانیان کەم بووتەوە ئەمەش کاریگەری زۆی لەسەر معنەویاتی ئەوان بووە. دابەزینی نرخی نەوت لە بازارەکانی جیهان بۆ ئەو وڵاتانەی لە شەڕی داعشدان و داهاتیان لەسەر فرۆشتنی نەوتە کاریگەری خۆی هەبووە بەڵام بۆ داعش زیاتر لە کاتێکدا تادێ ڕێگاکانی بە قاچاق فرۆشتنی نەوت لەژێر دەسەڵاتی داعش بەهۆی بردومانەکانی فڕۆکانی هاوپەیمانانەوە تەنگترە بێتەوە. Many people think that oil revenue was its number one. زۆر کەس وا هەز دەکەن کە داهاتی نەوت تاکە سەرچاوی داهاتی داعشە بەڵام بەردەوام سەرانە و فدیە سندن لە خەڵک سەرچاوەیەکی دیکەی داهاتەکانە هەرچەندە بەهۆی بردومانی فڕۆکەکانەوە لە ڕێگەکانی بە قاچاقبردنی نەوت وای کردووە ئاسان نەتوانن نەوت بپاڵێون و بیفرۆشن هەروەها سندنەوەی ناوچەی جیاجیا و کەمکردنەوەی دەسەڵاتیان بەواتای کەمبوونەوەی داهاتی سەرانە و فدیە و ئەو ڕێگەیانەی تری داعش کە پارەی لێوە پەیدا دەکرێت. چاودێران بەهێندەوە لەو ئامادەکاریەی هێزەکانی ڕوبەڕووبوونەوەی داعش لە عێراق و تارادێک لە سووریاش دەڕوانن ئیتر ڕوون نییە وەرزی تەمەنی ئەو چەکدارە توونڕەوانە بەرەو کوێ دەچێت یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.